پەیامی کۆچ لە هەناو و ئیرادەی موسڵماناندایە. کۆچی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم وەرچەرخانێکی مێژوویی بوو لە ژیانی مرۆڤایەتیدا و گۆڕانکاریەکی گەورەی شارستانی بوو. لەو ڕووداوە کاریگەرانەی ئاراستەی کاروان و مێژووی مرۆڤایەتیان گۆڕیوە. بەر لەم ڕووداوەش کۆچ سونەتی ژیانی زۆربەی پەیامبەرانی خاوەن پەیام بووە. هاوکات هەموو کۆچێک هەڵگیری کۆمەڵێک مانا و مەبەست و ئامانجی قوڵی پەیامداران بووە کە لەم پێناوەدا گەیشتن بە ئامانج و دەستپێکی ئازادی هزر و گیان کراوەتە بژاردەی سەرفرازی. کۆچی موسڵمانانیش لە مەککەوە بۆ مەدینە هەڵگیری هەمان ناواخن و ئەو پێدراوە ڕۆحیە و ئەخلاقی و بانگەوازی و هێما سیاسیانە بوو کە ڕوودانی حەتمیەتی مێژوو بوو دوای 13 ساڵ لە دەستپێکی بانگەوازی ئیسلامی. کۆچ خەمڵین و دەستپێکی شۆڕشێکی زیندوو بوو لە پەیامی پێغەمبەری ئیسلامدا، هەروەکو هەڵبژاردەیەکی خودا و سەرکردەیەکی دەگمەنی مێژووی بۆ دنیابینیەکی ڕوون کە وەڵامی پرسیارە مادی و معنەویەکانی مرۆڤەکانی دایەوە. بۆنوبەرامەی خۆشی بەهەشتی بەستەوە بەم ژیانەی دنیاوە مادەم دادگەری جێبەجێ بکرێت و یەکسانی لە نێوان هەموو مرۆڤەکاندا بەرقەرار بکرێت. کۆچ بەجێهێشتنی بیرکردنەوەی ناوچەیی و هەنگاونان بوو بەرەو جیهانێکی فراوانتر. گەیاندنی پەیامی حەقی خودایی بوو بە دنیای دواکەوتوو بۆ ئەوەی لە تاریکی و گومڕایی بیان گوێزێتەوە ڕووناکی و سەروەری. پەیامی کۆچکردنەوەی کۆت و زنجیرەکان بوو لە دەست و پێی مرۆڤەکان و بانگی ڕزگاری بوو لە کۆیلەی و زەوتکرانی مافەکان. بەر لەوەی پێشەوامان کۆچ بە ئەنجام بگەێنێت زەمینەی بۆ ڕەخساند و بەڵێنی عەقەبەی یەکەم و دووەمی وەکو دوو هەوڵی دیبلۆماسی گرنگی بۆ ئەنجامدا. دواتریش پلانی بۆ داڕشت و ئەو ڕێو شوێنە ئەمنی و تاکتیکە استراتیژی و سیاسیانەی بۆ هەر هەوڵێکی گەورەی سەرکەوتوانە کە بەهادارن گرتەبەر. ئەم دوو ڕەهەندە بیرتیژی و دووربینی و سەلیقەی بژاردەیەکی گەورەی مرۆیی و پاڵەوانێکی مێژووی و سەرکردەیەکی بە ئەزموونی تیا بەرجەستە بوو کە دوجار نەخشەکانی لەلایەن خوای باڵا دەستەوە پشتیوانی و پەسەند دەکرا. پاشان ئەم کۆچە لە ساتە وەختێکدا بوو ستەمکاری و ئیستیبدادی جاهیلیەت لە لووتکەدا بوو. نادادی کۆمەڵایەتی و بیری دەمارگیری خێڵەکی و کلتوری بیابان باڵی بەسەر کۆمەڵگای ئەو کاتی نیوە دوورگەی عەرەبیدا کێشا بوو. لێرەوە گەورەی و هیممەت بەرزی پێشەوامان صلی الله عليه وسلم دەگاتە ترۆپکی پێگەشتووی و گۆڕینی قۆناغێک بۆ قۆناغێکی دی. ئەو لە مەککەوە ئەڕوات بۆ مەدینە و لەوێ هەواری ئازادی هەڵدەدات. سێ کاری گرنگ و پڕبایەخ دەکاتە بنەمای دروستکردنی کۆمەڵگایەکی بەختیار و شکۆی مرۆڤ دەکاتە سەنتەر بێجیاوازی. مزگەوت بنیاد دەنێت بۆ ڕێخستن و ئیدارەدانی کاروباری ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆژانەیەکانی کۆمەڵگەی مەدینە، وەکو هەڕەمی یەکەمی بەڕێوەبردن و سەرەتای داڕشتنی پلانەکانی بنیادی شار. برایەتی دەستە بەردەکات لە نێوان کۆچکردوان و پشتیوانان تاوەکو تەبایی و یەکدڵی و پێکەوە ژیانی ئاشتیانە بەردی بناغی کۆمەڵگا بێت. بۆ ئەوەی تەرجەمەی کردەی ئاەتە قورئانیەکان لەسەر برایەتی نێوان موسڵمانان بکرێتە ئەمری واقیع و لە پێش چاو بێت. لە هەموو ئەمانەش گرنگتر نووسینی دەستوری مەدینە کە یەکەم دەستوری نووسراوی جیهانە دەکاتە بەردی بناغی دەوڵەتێکی دامەزراوی بۆ گشت پێکهاتەکانی مەدینە بە موسڵمان و جوولەکە و کافر و بێباوەڕان. مادەم هەمووان کۆک بن لەسەر پاراستن و ئاسایشی شارەکە تا ئەو کاتە لە هیچ شوێنێکی جیهاندا نەبینراوە کە جێگا و پێگەی یاسایی تەواوی پێکاتە ئاینی و نەتەوەی و ئایدیا جیاوازەکان لە چوارچێوەی دەستور و دەوڵەتێکی شارستانی خاوەن پرەنسیپ و بەهاوڕێسای تایبەتیدا بە یەکسانی دیاری بکرێت. بوونە پێگەێنەری بنەماکانی ئەو دەستورە. گەرچی جوولەکە و بتپەرستان چاوەڕێی هەوڵێکی لەو جۆرە نەبوون، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوە بەرینتر و دوورمەوداتر وەکو خاوەن پەیامێکی دەگمەن تێکۆشە بۆ پێکەوەبوون و چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی لە ژێر سایی یەکەم دەوڵەتی مەدەنی ئیسلامیدا. ئەمانە کۆمەڵێک ڕەهەندی درەوشاون. پێویستە لە بیرەوەری کۆچی مێژووی موسڵماناندا ئەم ڕووداوە لای هەڵگرانی پەیامی ئیسلام لە باسکردنی ڕووداوێکی مێژووی و ڕۆتینیەوە بگوازرێتەوە بۆ ئاستێکی وا کە ئیرادە و معریفە و ئەو پەیامە گەورانی کۆچ بە زیندوی بمێننەوە. پێویستە کۆچ سەرمەشقی بزاوت و جوڵەی سیاسی ئەو ڕابوونە ئیسلامی هاوچەرخە بێت کە خۆی بە میراتگیری مێژووی زیاد لە 14 سەدەی ئیسلام دەزانێت کە تەژیە لە جوامێری و سەرکەوتن و هەڵکشان بەرەو ئازادی و پساندنی تەوقی کۆیلایەتی.
لە سای ئەو پێغەمبەرە نازدارەدا کە خوای گەورە لە پێناسەیدا فەرموویەتی وما ئەرسلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین کە ئەو نازدارە نەک تەنیا بۆ موسڵمانان بەڵکو ڕەحمەتە بۆ گشتچینی مرۆڤایەتی. صلاة ربي مع سلام